بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێگەن جوانترین سڵاو و خۆشەویستیتان لێبێ. من ڕیاز کاکە مەحموود بە یارمەتی هاوکارانم ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باسوخواستان پێشکەش دەکەم و لە بەرنامەی باسوخواستی ئەمڕۆماندا باس لە کەمەنەتەوایەتەکان و پێگە و ڕۆڵ و حورمەتیانەکەین لە کۆمەڵگە موسڵمانەکاندا. دوێنێ کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی هەبوو بۆ قسەکردن لەسەر ئەو پێشێلکاری و ستەمانەی کە بەرامبەر بە کەمەنەتەوایەتەکان دەکرێت لە عێراقدا و بەشێکی زۆری ئەو پێشەلکاری و ستەمکردنەش گێڕدرایەوە بۆ دەوڵەتی بەناوی ئیسلامی و تیرۆریستی داعش کە لە سایی ئاڵا و پەرچەمی ئیسلام و لە سایی دەقە قورانی و فەرمودەکانی پێغەمبەری خوادا صلی الله علیه و سلم بە تێگەشتنێکی هەڵە و نادروست کەوتۆتە وێزەی خەڵک و ئافرەت و خەڵکی بەژمەینەتی عێراق لە کاتێکە هیچ ماف و هیچ خزمەتگوزاری و هیچ پەروەردەیەکی پێشکەش بە خەڵک نەکردووە دەیەوێت یاسا و بەرنامەی خوددایان بەسرا جێبەجێ بکە. بێگومان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەکو چۆن لە فەرمودەیەکی پڕ لە تەواضع و پڕ لە دنیابینی خۆیدا نمونەی خۆی و پێغەمبەرانی بەر لە خۆی سەلامی خوا لە هەر هەمویان بێت دەشوبهێنێ بە نمونەی دیوارێکەوە دیوارێکی ڕێک و جوان و پڕ لە دادپەروەریە و تەنها لە شوێنێکەوە بەشی تەنها خشتێک بلۆکێک ماوە یەکێک دەڵێ بریا ئەو بلۆکەش تەواو دەکرا و ئەو دیوارە دەبووە دیوارێکی تەواو و کامل. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ منیش تەنها ئەو خشتم بۆ تەواوکردنی بەرنامە و پەیام و ئامانج و دیواری هەموو پێغەمبەرانی بەر لە خۆی. ئەگەر ئەمە بە کەمزانی و تەواضع و دنیابینی و جوانبینی پێغەمبەرەکەمان بێت صلی الله علیه و سلم ئەوا بێگومان بۆ شوێنکەوتوانی تری پێغەمبەرانیش ئیسلام هەمیشە بە چاوی ڕەحمەت و سۆز و بەزەیی و تەعامولکردنێکی جوان و مرۆڤ دۆستانەوە سەیری شوێنکەوتوانی پێغەمبەرانی دیکەی کردووە. واتە هیچ کاتێ ئیسلامی پیرۆز ئاینی قڕکردن و لەناوبردن و تواندنەوەی گەل و نەتەوە و مەزهەب و ئاینەکانی دیکە نەبووە، بەڵام هەمیشە پەیمانێک گرێبەستێ لە نێوان تەواوی ئاینەکان و نەتەوە و زمانەکاندا هەبووە بۆ بەڕێوەبردننی ژیانێک. ئەوە تا بینین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە شاری مەدینەی پیرۆزدا کاتێکەوە دەستورێک دەنووسێ لە نێوان جوولەکە و منافق و مشریک و موسڵمان و کەمەنەتەوایەتەکانی دیکەدا ماف و ڕێز و حرمەت بۆ هەر هەمویان دابینەکە بەبێ جیاوازی و بە ئەوانیش بە ئومەت و بە گەلێکی سربەخۆ ناو دەبە. ئەمە لە بەرنامەدا باز لە ڕێز و پێگەی کەمەنەتەوایەتەکانەکەین لە چەرخە زێڕینەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و پاشتر هاوڵە بەڕێزەکانی ئەوانەی کە لە بەڕێڕە و بەڕێبازی بەڕێزیاندا ڕۆشتون. و باز لە کۆمەڵگەی کوردی ئەەکەین. کۆمەڵگەی کوردی تا چەند لە ڕوانگەی یام لە سەرچاوەی ئەو کانیە پڕ لە ئومێد و گەشببینیەی ئیسلامی پیرۆزەوە زانایانی ئێمە توانیویانە ڕێز و حرمەت بۆ کەمەنەتەوایەتەکان دابرێنەوە. تا ئێمە لە کوردستاندا لە شاری کۆیە لە هەڵەبجە لە سلێمانی لە زۆر شوێنی دیکە هەڵگرانی ئاینەکانی دیکە هەبوون و گەورەترین ڕێزیان لێگیراوە. ڕۆژێک کۆمەڵی ئاغا و دەوڵەمەندی شاری کۆیە لە خزمەتی زانای هەرە تێگەیشت و پایەبەرزی کورد مەلا محەممەدی جەلیزادەی ناسراو بە مەلای گەورەی کۆیە دەبن. کاتێکەوە لەو کاتەشدا کۆمەڵێ لە مەسیحیەکانی ئەو شارە دەچنە خزمەتی مەلای گەورەی کۆیە. مەلای گەورەی کۆیە بە ئەدەب و ڕێزێکی خۆیەوە لە لای ئاغاکانەوە دایان دەنێ ئاغاکان هەڵدەستن دەچنە شوێنێکی دیکە. مەلای گەورە زۆری پێ ناخۆش بێت دەڵێ ئەو بۆچی واتان کردەڵێ لەبەرەوەی بۆ ئێمە دروست نییە لە پەنای مەسیحیەک یا جوولەکەیەکدا دابنیشین، ئێمە موسڵمانین و ئەوانیش بە زمانەکەی خۆیان بە جۆرێ لە جۆرەکان ئەوانیان بە پیس و بە نەشیاو داناوە. بۆیە مەلای گەورەی کۆیە زۆر تووڕە دەبێت دەڵێ زۆر بەداخەوە ڕۆژی وا هەیە هەتا گەرمای نیوەڕۆ لە بەردەرگای بەرپرس و ئاغا و ستەمکارانی ئەم وڵاتەدا دەوەستن تەنها لە پێناو مشتێ پارەدا، بەڵام ئێستا ئەوەندە خۆتان بە گەورە ئەزانن ئەوەندە هەڵە تێگەشتون لە ئاینی پیرۆزی ئیسلام ناچار نین یام ناتوانن لە پەنای کەسێکی سادە و کەسێکی ڕووخۆش و کەسێکی تەواضعداری وەکو ئەم جوولەکانە دابنیشن کە هاتوونەتە مەجلیسی منەوە. ئێمە لەم بەرنامەیەدا باز لە ڕۆڵ و پێگە و حرمەتی کەمەنەتەوایەتەکانەکەین لە دەوڵەتی ئیسلامی و ئەو ستەمانەی کە بەرامبەریانەکرێت تا چەند ئیسلامی پیرۆز دەی بەریە و دوورە لێەوە. بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا کاروان ڕەشید مەحێدین نووسەر و بانکخوازی ئیسلامی. مامۆستایان زۆر بەخێر بێ، سوپاس بۆ ئامادەبوون. زۆر سوپاس، خوا خێری بنووسێ و موفق بن ئینشاءالله. مامۆستا پێم خۆشە دەواازە و پێشەکیەک باسکەین کەمەنەتەوایەتیەکان و بەرخود و مامەڵەیان لە نێو دەوڵەتی ئیسلامیدا چۆنی بووە. بسم الله وبه نستعين. الحمد لله الذي من علينا بنعمة الإيمان والإسلام وتفرد بالبقاء سبحانه، والصلاة والسلام على من لا نبي بعده الذي بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة وكشف الغمة وجاهد في الله حق جهاده حتى أتاه اليقين، وعلى آله وأصحابه أجمعين. كاغرياس
خوای پەروەردگار جەل جەلالوه کاتێ مرۆڤی دروست کرد بە جیاوازی دید و بێر و بۆچوون و ئاینەکانیانەوە خوای پەروەردگار ڕێزی لە مرۆڤەکان کرد وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم وحملناهم في البر والبحر ورزقناهم من الطيبات وفضلناهم على كثير ممن خلقنا تفضيلا خوای پەروەردگار بەبێ ئەوەی تێڕوانینی هەبێ بەبێ ئەوەی ئاینداری مرۆڤەکان بیر و بۆچوونیان دید و تێڕوانیان بکاتەوە کارێک بۆ جیاکردنەوەیان بەبێ جیاکردنەوەی مرۆڤەکان خوای پەروەردگار بە موسڵمان و بێباوەڕ نیعمەتانێکی زۆری بەسەر مرۆڤەکاندا لەسەر زەویدا لە ئاسمانەکانەوە بەسەر مرۆڤەکاندا داباراندووە یەک لە سنەتە کەونیەکانی خوای پەروەردگار جەل جەلالوه کە لە توانا و مەشیئەتی خۆیدایەتی و لە حیکمەتی خۆیدایە ئەوەیە کە خوای پەروەردگار ویستوویەتی ئەم مرۆڤانە کە لەسەر ئەم زەویەدا دەژین یا ئەیها الناس ئینا خەلەقناکم من ذەکەر وئونثا ئەی خەڵکینە بزانە من ئێوەمان لە نێر و مێ دروست کردووە بۆچی بۆی کە لەسەر ئەم زەویەدا بە تەبایی بژین بە جیاوازی بیر و بۆچوون و دید و تێڕوانیەکانیانەوە خوای پەروەردگار جەل جەلالوه مەبەستی بووە لەسەر زەویدا مرۆڤەکان لە یەک ئایندا کۆ نەکاتەوە بەڵکو فرە بۆچوونی فرە ئاینی لەسەر زەویدا بوونی هەبێت بۆیە قورئان دەفەرمێ وەلەو شاء ربك لآمن من في الأرض كلهم جميعا ئەگە خوای پەروەردگار بیویستایە بە زۆر خەڵکی موسڵمان بکات ئەوە هەموو سەرزەوی موسڵمان دەکرد ئەفەئەنتە تکریه الناس حتى يكونوا مؤمنين ئایا ئەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەی موسڵمانان ئێوە زۆر لە خەڵکی دەکەن بۆ ئەوەی بە زۆر بیان هێنن ناو ئاینی خواوە کاتێکی تە فەرمایشتەکانی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام ورد دەبینەوە ئەوە تا ڕۆژێکیان جەنازەیەک بەنزیک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تێپەڕ دەبێت کاتێک لەبەری هەڵدەستێتەوە دەڵێن ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم کەسە کە مردووە لێرەوە جەنازەکەی تێپەڕە بێت ئەمە کەسێکی جوولەکەیە بە ناڕاستەوخۆ پێی دەڵێن ئەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمە یەکێکە لەو کەسانەی کە ئاینەکەی ئەو شوێنکەوتووەکانی ئاینی ئەو لە ناو شاری مەدینەدا ئازار و چەرمەسەری زۆریان لە بەرامبەر خۆت هاوڵەکان ئەنجام داوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو دەستەواژەی ڕاست دەکاتەوە فەرمێ ڕاستە جوولەکەی ئەی مرۆڤ نییە کاتێک عومەری کوڕی خەتاب ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ لە سەردەمی خلافەتی خۆیدا کە دەچێتە ناو شاری قودسی پیرۆزەوە لێرەدا موسڵمانان و مەسیحیەکان لە کاتی جەنگدان سەری ئەم ئیسلامە چەنێ عادلە چەنێ لە کاتی جەنگیشدا چۆن بۆ ئاشتی یاسا و ئەحکامی تایبەتی خۆیە بۆ جەنگی یاسا و ئەحکامی تایبەتی خۆی هەیە چونکە ئێمە دەڵێن کاتی خوای پەروەردگار یەک لە ئامانجەکان لەسەر زەویدا کە موسڵمانان ئیشی دەسەکەن تعبید الناس لربهم وإقامة الخلافة ئەم گەڕانەوەی بە بەندەکانی بەندە ڕاستکردنەوەی چەمکەکە بەوەی کە بەندەکان دووبارە ببنەوە بە بەندەی خوای پەروەردگار و دروستکردنی ئەم خلافەت و دەوڵەتی ئیسلامیش لە ڕوانگەی ئیسلامەوە بۆچی وەکو چەترێکە بۆ ئەوەی مرۆڤەکان بە موسڵمان و بێباوەڕەوە بە دید و تێڕەوانیە جیاوازەکانەوە لە ژێر چەترا بحەوێنەوە ئالۆ کاتەدا کە کاتی نوێژە عومەری کوڕی خەتاب بەقەدەری خوای پەروەردگار ناو کەنیسەی مەسیحیەکاندایە ڕەفزی دەکات لەوێدا نوێژ بکات فەرمی دوای خۆم با موسڵمانان زوڵم و ستەم لە مەسیحیەکان نەکەن وە کەنیسەکە نەکرێتە مزگەوت ئەوە دێتە دەرەوە لە دەرەوەی کەنیسەکە لەوێندەر پێش نوێژی بۆ موسڵمان دەکات نوێژەکەی ئەنجام دواتر ئەم شوێنەی کە عومەری کوڕی خەتاب نوێژی تێدا کرد دەبێتە مزگەوتی موسڵمانان مەبەستم بە درێژایی مێژوو موسڵمان بە شێوازێک لەگەڵ کەمینەکان ئاوسکەوتیان کردووە من ئەمەوێ ئاماژە بەوە بکەم من لە کاتی توێژینەوەیەکم کرد لەسەر کەمینەکان و ڕۆڵیان لە کەوتنی دەوڵەتە ئیسلامیەکاندا دەمویست ناوی کەمینەکان بەکارنێم چونکە لە بنەڕەتدا بەکارهێنانی وشەی کەمینەکان لە ئیسلامدا سوکایەتێکی ئاشرای بە کەمینەکان خۆیان چونکە لە ئیسلامدا یعنی هەموو مێژووی ئیسلامی بگەڕێ شتێک نییە بە ناوی ئەقەلیات وشەی کەمینەکان کەی هات دوای ئەوەی کە هێرشی وڵاتانی داگیرکەری ڕۆژئاوا بەرە وڵاتانی ئیسلامی دەستی پێکرد وەکو چۆن لە زۆربەی بوارەکاندا گۆڕانکاریان کۆمەڵی وشیان هێنایە ناو دابنەرەتی ئیسلامیەوە ناو فەرهەنگی ئیسلامیەوە ئەم ئەقەلیاتش یەکێک بوو لە وشانەی کە ئەوان سەپانیان بەسەر وڵاتانی ئیسلامیدا کەواتە لە ئیسلامدا کەمینەکان گرنگێکی تایبەتیان پێدراوە ڕێز و حورمەتی خۆیانیان هەیە وەخوای پەروەردگار جل جلاوە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام یعنی ئێمە گەسەری ئاەتەکانی قورئانی پیرۆز بکەین خوا جل جلاله کاتێک کە لەم نەتەوە جیاوازەکانی غەیری ئیسلام کە وەسفیان دەکات شێوازی مامەڵەکردنی موسڵمانان و دەوڵەتی ئیسلامی ڕاستەقینە لەگەڵم کەمە نەتەوەیانە دەفەرمێکی لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين
ولم يخرجوكم من دياركم أن تبروهم وتقسطوا إليهم إن الله يحب المقسطين خواهی پەروەردگار ڕێگریتان لێ ناکا بەرامبەر ئەو بێباوەڕانەی کە جەنگ لەگەڵ ئێوەدا ناکەن و لە جێگە و مەنزڵ و شاری خۆتانەوە دەرتان نانن بەوەی ڕێگر نییە لێتان خواهی پەروەردگار و پێغەمبەر ئەکرەم عەلەیهی سڵاتو وەسەلام بەوەی لەگەڵیان دادگەر بن بە دەدگارانە و بە شێوەیەکی ڕێکوپێ هەڵسکەوتیان لەگەڵا بکەن لە کۆتایی ئاەتەکە خواهی پەروەردگار بۆی کە تەئکید بکاتەوە لەگەڵ ئەو بێباوەڕانەی کە ئەهلی وەفان کە سەرئێشەیان بە ئومەتی ئیسلامی نییە کە ئامادەی دەستی تسامح و لێبوردایی بۆ ئەهلی ئیسلام ڕابکێشن خواهی پەروەردگار تەئکید دەکات دەفەرمێ إن الله يحب المقسطين خواهی پەروەردگار ئەو کەسانەی خۆش دەوێت کە دادگەرن و بە شوێن دادگەری دادەڕۆن. زۆر باش مامۆستا چەند جۆر کەمینەمان هەیە ئەو کەمینانەی کە ئیسلام ناساندوونی و تەعاملی لەگەڵا کردوون کامانە بوون. ئاشکرایە کاتی پێغەمبەری صلی الله عليه وسلم لە شاری مەککە دەستی کرد بە بانگکردنی خەڵکی بۆ ئاینی ئیسلام دوای ئەوەی کە قۆناغەکانی بانگەواز ڕوبەڕووی پێغەمبەر و هاوڵان ڕوبەڕووی ئەشکەنجە و ئازار بوونەوە لەلایەن بێباوەڕانی قوڕەیشەوە دوجار پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و هاوڵەکان بەرەو شاری مەدینە کۆچیان کرد لێرەوە ئیدی دوای کۆشکردنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەرەو مەدینە دوای ئەوەی کە قۆناغەکانی فتوحات وردە قۆناغ بە قۆناغ ساڵ لە دوای ساڵ قۆناغەکانی فتوحات دەستیان پێکرد وڵاتانێکی زۆر هاتن ناو ژێر دەستی دەوڵەتی ئیسلامی ئیدی ئەمە بوو بە ئەمری واقع کە بەشێک لەو خەڵکانە کە منەتەوەیانە ئامادە بوون بێنە ژێر ئاڵای ئیسلام ئیسلامیش ئامادە بوو بە خۆشحاڵی و هەڵسکۆل لەگەڵ ئەو کەسانەدا بکات کە ئامادە بوون لێژێر چەتی ئیسلامدا یعنی بە ئازادی خۆیان بە حەزی خۆیان ئەویان هەڵبژات کە ئێمە ئەمانەوێ بە ئاینی خۆمانەوە لە چوارچەوەی دەوڵەتی ئیسلامیدا بمێنینەوە. بە کورتی ئەگە باسی کەمینەکان بکەم خاڵێک هەیەوەیە کە ئاماژەی پێ دەکەمەوە دووبارە بە درێژایی مێژوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و هاوڵەکانی بە چاکترین شێوە لەگەڵ کەمینەکان هەڵسکەوتیان کردووە. دووبارە ئاماژە بەوە دەکەمەوە کە من بە شێوەیەکی ناچاری وشەی کەمینەکان دێنم ئەگینا لە ئیسلامدا وشەی کەمینە لەبەری ئەم وشەیە ئەهلی دیمە بەکاردێنێت بە چاکترین شێوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و مسلمانان و دوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاوڵە بەڕێزەکانی زۆر بە چاکی هەڵسکەوتیان لەگەڵ کەمینەکاندا کردووە و بە چاکی ڕەفتاریان لەگەڵا کردوون و ڕێگەیان نەداوە بە هیچ شێوەیەک ئازاری هیچ کەسێکیان بدرێت. بە کورتی کەمینە ئەگە بە ئاماژەیەکی خێرای پێ بکەم بەپێی کەمینەکان بەکێ دەوترێت بەو کەسانە دەوترێت کە بە ئارەزووی خۆیان بە حەزی خۆیان ئامادەن بە بێ وازێنان لە ئاینی خۆیان لە چوارچەوەی دەوڵەتی ئیسلامیدا بمێنەوە واتە خۆیان داوا دەکەن کە ئێمە ئەمانەوێ لەگەڵ موسڵمانان ئابژین بە شێوەیەکی تەبا و برایانە و بەپێی ئەو ڕێکەوتنێک کە لەوان دەوڵەتی ئیسلامی و کەمینەکاندا واژۆ دەکرێت هەردوو لا دەبێت پێوەزن بەو ڕێکەوتنەی کە لە نێوان هەر لایەنە ئەنجام دەدرێت. کەمینەکان گە بڵێن بە شێوەیە گشتی دەکرێت بە دوو بەشەوە. خاڵی یەکەم ئەهلی دیمە. ئەهلی دیمە بە کێ دەوترێت؟ ئەهلی دیمە بەو کەسانە دەوترێت کە بە شێوەیەکی هەتاهەتایی لە چوارچەوەی دەوڵەتی ئیسلامیدا دەمێننەوە بە حەزی خۆیان بە ئازادی خۆیان حەز دەکەن دوای ئەوەی کە ئیسلام فتوحاتی ڕوو لەو ناوچەکانیان کرد بەشێک لەو خەڵکانە ئارەزووی مانەوە دەکەن لە چوارچەوەی دەوڵەتی ئیسلامیدا واتە ئەهلی دیمە بەو کەسانە دەوتێت کە بە شێوەیەکی هەتاهەتایی یەکجاری لە سنووری دەوڵەتی ئیسلامیدا مانەوە بۆ خۆیان هەڵبژێرن لەژێر چەتر و سێبەری ئیسلامدا. خاڵی دووەم لە جۆرەکانی کەمینە مستەئمەن بە کێ دەوترێت؟ بەو کەسانە دەوترێت کە بە شێوەیەکی کاتی ڕوو لە سنوورەکانی ژێر دەسەڵاتی دەوڵەتی ئیسلامی دەکەن واتە مانەوەکان بە شێوەیەکی کاتیە بە شێوەیەکی کاتی ڕوو لە ناوچان دەکەن ئیدی لە سەردەمەکانی ڕابردوودا یاخود بۆ کاری بازرگانی بووە یاخود بۆ سەردانکردن بووە یاخود لەوانەیە ئێستا هەندێک لە بینەران ئەگە بڵێم لە سەردەمانی ڕابردوودا مستەئمەن بەشێکیان بۆ خوێندن ناتوێتە ئەم وڵاتانە لەوانەیە هەندێک کەس ئێستا پێکەنینی بەم قسەیە بێت. کاک ڕیاز ئەم عیلم و زانست و زانیاریە وتیلکە الأیام نداولها بین الناس خوای پەروەردگار ئەم جڵەی پێشکەوتن و زانست و زانیاریە لە ڕۆژگارەکانی ساڵدا لە ڕۆژگارەکانی مێژوودا هەر ڕۆژێک چەند ڕۆژێکی ساڵ یاخود هەر سەردەمێک دەدا بەدەست گروپ و تاقم و کۆمەڵە و ئومەتێکەوە لە سەردەمانێکدا ئەم وڵاتانەی ئێمە وڵاتی ئیسلامی ناوجەرگەی پێشکەوتن و عیلم و زانست و زانیاری بووە. دەوڵەتی ئەندلوسمان بە نمونە هەیە بە کورتی لە بابەتە کەمێک لادەم 800 ساڵ مسلمان گەورەترین شارستانیان ناو دەوڵەتی ئەندلوسا دروست کرد کاتێ مێژووزەکان دەفەرمون کاتێک کە مەسیحیەکان هاتن و دەوڵەتی ئەندلوسیانە ناوبرد
4,000 حەمام ئەو سەردەمەدانا ئەندەلوسدا هەبووە. ئەندەلوس لە هەموو بوارەکانات لە تەلا هونەری بیناسازی و تەلارسازیدا لە قیمە و پێشکەوتندا بوو. ئەفەموو مەسەلەکان نەیان دەزانی ئەم حەمامانە چین، بۆچی بەکاردێنن، ئەوان نەگەشتبوونە ئەو ئاستە. 4,000 حەمامی ئەندەلوسیان ڕوخان دوایی بە تێپەڕبوونی کات بۆیان دەرکەوت کە مسلمانان چەنە لە پێشەوەن. زۆر باشە. مامۆستا لە دەوڵەتی ئیسلامیدا تا چەند گرنگی بە مافی ڕادەربڕین و ئازادی ئاینی و ڕەخنەگرتن و ئەم شتانەی لە بواری کۆمەڵایەتیا تا چەند کەمینەکان ئەو مافیان پێدراوە کە ڕەچاوی بارودۆخ و عرف و عاداتی خۆیان بکەن لە نێو دەوڵەتی ئیسلامیدا. لە ئاینی ئیسلامدا ئەو خەڵکانەی ئەهلی دیمە کە لە چوارچەوەی دەوڵەتی ئیسلامیدا دەمێننەوە بە پێی بەڵگەنامەیەکە لە نێوان دەوڵەتی ئیسلامی و کەسی زیمیدا ئەو پەیمانانەی کە لە بەڵگەنامەکەدا بوونی هەیە دەبێت هەردوو لا پەیوەزن پێوەیە. یەک لەو خاڵانە گرێنتی ئەوە بکرێت کە ئەم کەمە ئاینیانە لە ژێر چەتی ئیسلامدا ئازادیان هەبێ دروشمە ئاینەکانی خۆیان بەو شێوازەی کە خۆیان دەیانەوێت جێبەجێ بکەن. بۆیە لە هەموو چرخە جیاوازەکاندا مسلمانان و خەلیفەکانی مسلمانان لەبەر وەسەتی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام من قتل معاهدا لم يره رائحة الجنة وإن ريحها لا يوجد من مسيرة 40 عاما. هەر کەسێکی زیمی بکوژێت بەبێ هۆکار بە ناحەق ئەوە بە هیچ شێوازێک هەڕەشەیەکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە بۆنی بەهەشت ناکا بێگومان بۆنی بەهەشت 40 ساڵ ڕێ دەکات. کەواتە لە هەموو سەردەمە جیاوازەکاندا ئەم کەمینە ئاینانە کەماونەتەوە دەوڵەتی ئیسلامی ڕێگەی پێداون بۆ شێوازێک کە خۆیان دەیانەوێت بەس ئاینیەکانیان دابوونەریتیان پارێزگاری لێ بکەن. یعنی نمونەی زۆر زیندومان هەیە کە ئیسلام و مسلمانان پێداگرن لەسەر ئەوەی کە ئەم کەمینانە ڕێز و حرمەتیان لێ بگیرێت. وەکو وتم لە ئیسلامدا ئەهلی دیمە حرمەتی تایبەتی هەبووە. لە ئیسلامدا ئەهلی دیمە لە ژێر چاودێری خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوە ئیمامی عومەر ڕەضا ڕەحمەتی خوای لێ لەسەر مەرگدایە هەموو گیانی هەموو جەستەی پڕە لە خوێن سەریم عەدالەتە بکە. عومەری کوڕی خەتاب بەدەستی کێ شەهید بوو؟ ئەبو لؤلؤی فەیروزی کەمینەی فارسەکان ڕەحمەتی خوا لێبێ جەستەی پڕە لە خوێن ئالەو کاتەدا دەفەرمێ وەسیەتی سەرەکیم بۆ خەلیفەی پاش خۆم چۆنە سەریم عەدالەتە بکە. بەدەستی کەمینەکان شەهید کراوە وەسیەتی خۆم بۆ خەلیفەی دوای خۆم بە باشترین شێوە لەگەڵ کەمینەکان لەگەڵ مەسیحیەکان و باقی کە مەنەتەوەیەتەکانی تر هەڵس و کەوت بکە کارە باشەکانیان لێ وەربگرێت چاوپۆشیان لێ بکە لە کارە خراپەکانیان. ئەمە چاوپۆشی ئیسلامە. عومەری کوڕی خەتاب ڕەضا ڕەحمەتی خوای لێ ڕۆژێکیان لە بازار کەسێکی جوولەکە دەبینێ کە سوال دەکات زۆر ناڕەحەت دەبێ بە تیمەنەکە ئەفەرمێت تۆ تەمەنی گەنجی خۆت لەم وڵاتەدا بەسەر برد لە خزمەتکردنی ئەم وڵاتەدا بەسەر برد ئێستش تۆ بۆ شێوازە سوال دەکەی بۆیە لەو ساتەوە ئەو کێشە حەلەکات دەیباتە بەیت المال موچەی تایبەتی بۆ دەبڕێتەوە و نامەیەکی فەرمی ئاڕاستەی هەموو ویلایەتەکان دەکات بەوەی کە هیچ کەسێکی شوێنکەوتوی ئاینەکانی تر کە بڕیاری مانەوەیان داوە لەژێر دەوڵەتی ئیسلامیدا نابێت محتاج بن ئەبێت لە تەمەنی پیری خۆیاندا موچەیەکی سەربەرزانە بۆ خۆیان ببڕێتەوە موچەیەک بێ کە بەشی خۆیان بکات بەسەری بەرزەوە بە عیزەتەوە خۆیان و ماڵ و مناڵیان پێبژێن. زۆر باش کاتە کەمینەکان لە دەوڵەتی ئیسلامیدا چ ئەرکێکیان نەکەوێتە سەر یا ئەوە کامێک کە پێویستە لە نێو دەوڵەتی ئیسلامیدا کەمینەکان بیگرنە بەر و وەکو مسلمانان ئەوانیش ڕۆڵیان هەبێت لە خزمەتکردن و ئاوادانکردنەوەی وڵاتدا. لێرەدا لەوانێت ئەبێت ئاماژەیەک بە دەستوری مەدینە بکەین کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاتە مەدینە. ئەوەی کە بوو بە ئەمری واقع جوولەکەکان دراوسەی خەڵکی مەدینە بوون تێکەڵ بوون لەگەڵ مەدینەیەکانە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ ئەوەی کە یەقینی هەبوو وەلەن تەرضى عنک اليهود ولا النصارى حتى تتبع ملتهم خوا جل جلاله پێی دەفەرمێ یەهود و نەسارا لێت ڕازی نابن هەتا شوێن ئاینەکەیان نەکەی وازدە ئاین و پرۆگرام و بەرنامەی خۆت نێنی بەڵام لەگەڵ ئەوەشدا بۆی ئیقامە حوجەیان لەسەر بکات دەستورێکی دانا بە شێوەیەکی دادگەرانە ئەوانی بە بەشێک لە مەدینە زانی بەوەی کە ئەرکی ئەوانە وەک چۆن مسلمان دەوڵەتەکە دەپارێزن ئەوانی دەوڵەتەکە بپارێزن وەک چۆن مسلمانان خێروبێری مەدینە ئاسایش و هێمنایەتی دابینکردنی ئاسایش و هێمنایەتی بۆ شاری مەدینە
ئەرکێکی سەرەکی موسڵمانانە و پارێزگاریکردن لە مەدینە ئەرکی موسڵمانان ئەرکی ئەوانیشە لە بەرامبەردا ئەوان بە ئەمانەوە لە شاری مەدینە دابرین کەواتەوە بەردەوامی ئیسلام پێداگیری لەسەر ئەوە دەکات کە ئەم خەڵکەی کە لە ژێر بەیداقی دەوڵەتی ئیسلامی ڕاستەقینەدا دەژی ئەبێ خزمەتکاری یا بە شێوەیەک لە شێوەکان پارێزەری ئەو دەوڵەتە بن کە بووەتە سایە و سێبەر لانکەیەکی ئارام بۆ ئەوان چۆن ئیسلام و دەقە پیرۆزەکان و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و ئەوانەی کە بەڕاستی شوێنکەوتی پێغەمبەری خوا بوون نەک ئەو دەسەڵاتدار و خەلیفە ستەمکارانی کە لە دوای چرخی سەحابەوە دێن بەتابێت لە خولەفای ڕاشدینی ئیتیەکە نەگەر وێزەی کەمەنەتەوەیەکان بەڵکو مسلمانانی ژە چەوسێنەوە چۆن لە ڕووی ڕێنمایی و لە ڕووی نەسیحەت و لە ڕووی پاداشت و سزای قیامەتیەوە بەگژە و کەساندا دەچنەوە کە ئازاری کەمەنەتەوایەتیکانەدەن یەک لە پیاو ساڵحان ئەم نمونەیەم بیرکەوتەوە فەرمێ ڕۆی ناو بازاڕی بەسڕا بووم ئاگام لێ بوو پۆلیسێک کەسێکی جوولەکەی بەگیرێ نابوو دەویست بە ڕاکێشامی با لەگەڵ خۆیدا ئەمیش دەنگی بەرز دەکرد دەوت نایام لەگەڵتا ئەڵێ چوومە پێشەوە یەکێک لە پێشینانی سەلەف ڕەزا ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ وتم ئەوە چییە کێشەکە چییە وتی قوربان دوێنێ ئەم کەسە ئەم پۆلیسە منی بردووە بۆ لای خەلیفەکەی خۆی هەتا ئێوارە ئەمە دوو ڕۆژ ئیشم پێ دەکات فەرمی پارەی پێدای لەبری فەرمی نەوەڵا زوڵمی دەکردم ڕووی کردە پۆلیسەکە فەرمی بەریەدە یا بە زۆر بەریەدەی وتی بەری نادەم چەند جار لەگەڵ یا کەوتنە مناقەشە لەسەرەوەی کە واز لەم کەسە بێنێت لەم کەمینەیە بێن زوڵمی لێ نەکات کە لەناو بەسڕەدا ژیاوە ئالەو کاتەدا کە سەیری کابرای جوولەکەی کە زۆر هەژارە فەرمی جارێم عەباکەی خۆم بۆ تۆ ئالەو کاتەدا عەبا زۆر بەنرخ بوو جلوبەرگ و خواردن زۆر بەنرخ بوو عەباکەی خۆم بۆ خۆت ئالەو کاتەدا بەدەنگی بەز ناو بازاڕی بەسڕا فەرمی خەڵکی نەفریاکەون ئەم پۆلیسە هاتووە لەگەڵ خۆی و خەلیفەکەی دەوێت زیمەتی پێغەمبەری خوا ئەو عەهدەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دایەتی بەم جوولەکەیە ئەو عەهدە بشکێنێ ئەفەرموو کابرا بە پەلەپەل لە بەردەم خەڵکەکە خۆی نەجادا خۆی ڕزگار کرد و کابرای ئەهلی زیمەمان ڕزگار کرد ئەوەستن لە ئیسلامدا بەم شێوازە کەمینەکان هەڵسکۆت کراوە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئەوەی دەکەوێتە سەر کەمینەکان وەک وتم ئەم کەمینانە کە ئەم پەیمان نامێت لەوان دەوڵەتی ئیسلامی و کەمەنەتەوەیەکانە هەیە پێویستە ئەوانیش پارێزەری ئەو پەیمان نامەیە بن خاڵێکم بین نەچێ ئەو پەیمان نامەیە لە ڕووی ئیسلامەوە ئیسلام کاتێ دەوڵەتی هەبوو بەو شێوازێک کە خوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەوڵەت دامەزرا لایەنی بەرپرسی موسڵمانان لە هەر جۆرە زوڵم و ستەمێک کە لەو کەمە ئاینیانە دەکرێت لە ناوچەکەدا والیەکە بەرپرسەکە ڕوبەڕووی سزای توندی خوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەبێتەوە لە پیشنەی لەگەڵدا دەکرێت زۆر باش مامۆستا بێگومان لە نێو دەوڵەتی مسلماناندا هەمیشە کەمایەتیمان هەن لە ڕووی ئاینیەوە کەمایەتین بۆ نمونە با بڵێن لە مەدینە عەرەبە بەڵام هەڵگری ئاینێکی دیکە پێچەوانەی ئاینی مسلمانان جاری وا هەیە مسلمانە بەڵام هەڵگری نەتەوەیەکی دیکە بۆ مناڵی ئەرمەنە تورکە فارسە کوردە لە ئیسلامدا چۆن تەعامل لەگەڵ ئەم جیاوازیە کەمایەتیانە کراوە بۆ نمونە ئایا ئیسلامی پیرۆز لە نێو دەوڵەتەکەیدا عەرەبمان هەیە بەڵام هەڵگری ئاینێکی دیکە و مسلمانیشمان هەیە بەڵام هەڵگری زمانێکی دیکە وەکو کورد و فارس و عەرەب چۆن تەعاملی لەگەڵ ئەمانە کردووە ئاینی پیرۆزی ئیسلام زانایان لێرەدا بیرۆچوونی جیاوازیان هەیە بەکێ دەوتێ ئەهلی دیمە بەوانەی کە شوێنکەوتەی ئاینە ئاسمانیەکانی و گاور و جوولەکەن هەتا دوایی هەندێک لە زانایان ڕاجاییان هەیە لەوەی ئایا هەڵگرانی ئاینە دەستکردەکانی سەر زەوی وەکو مەجووسەکان هاوبەش پەیداکەران بتپەرستان دێنە چوارچەوەی ئەم پەیمان نامەیەوە ئیسلام بەو شێوازەی مەسیحیەکان و گاورەکان و جوولەکان هەڵسوکەتیان لەگەڵا دەکات یاننا بەڵام بە شێوەیەکی گشتی ئەو کەمەنەتەوەیانە بە درێژایی مێژووی ئیسلامی بە درێژایی 14 سەدەکات یازەمە زۆر گرنگە دەوڵەتی ئیسلامی لە ساڵی چەند ئاڕوخا 1924 لە 3/4/1924 بەڕەسمی ئلغای خلافەت کرا لە پەرلەمانی تورکیاوە بەدەستی کەمال ئەتاتورک هەتا ئەم مێژووە ئەبێ شتەکان وەکو خۆیان باز بکەین دینی ئێمە دینی ئینصاف و دادگەریە وكذلك جعلناكم أمة وسطا
لتكونوا شهداء على الناس ويكون الرسول عليكم شهيدا. هەتا ساڵی 1924 بە درێژایی مێژووی زێڕینی ئیسلامی کە 14 سەدە ئیسلام لەم وڵاتانەدا حاکم بووە، دەوڵەتی هەبووە، بەرپرس بووە لە پاراستنی هەموو کەمە ئاینیەکان کە لە ژێر چەتی ئیسلامدا بڕیاریانداوە بە ڕزاوەندی خۆیان لە سایە و سەبەری ئیسلام دابژین. مامۆستای بەڵگە و نمونەمان هەیە کە بە درێژایی دەوڵەتی ئیسلامی لە نێو دەوڵەتەکەدا بۆ نمونەکە مەنێتاوایەتەکان هەڵگرانی ئاینەکانی دیکە یا زمانە پێچەوانەکانی غەیری زمانی دەوڵەتی ئیسلامی بەڵگەمان هەیە کە تا ئێستا ما بێتنەوە و کۆڵێ خۆیان دان بە و ڕاستیا بنێن کە لەلایەن دەوڵەتی ئیسلامی وەستەمیان لێ نەکراوە. ئەگە کوردستانی خۆمان بە نمونە وەربگرینەوە خۆت ئاماژەت پێ کرد. ناوچەکانی کۆیە، ناوچەکانی سلێمانی بە درێژایی مێژوو جوولەکەکان لەم سلێمانیە من و تۆدا گەڕێکی تایبەتی خۆیان هەبوو، دابوونەری تایبەتی خۆیان هەبوو، کڕین و فرۆشتنیان هەبوو لەگەڵ موسڵماندا، تێکەڵاویان هەبوو لەگەڵ موسڵماندا. ئەگە باسی کاکەیەکانی هەڵبجەش بکەم، هەتا ئێسش کاسەی چێژ لە نیوەڕوان و ئێواراندا لە نێوان موسڵمانان و کاکەیەکانە ئاڵوگۆڕی پێدەکرێت. تەبایی و بەدەمەوە بوون و هاوکاریەکی زۆر لە نێوانیاندایە. وەکو پێشتر وتم ئیسلام ڕێگر نییە لەمە. ئەگەر ئاماژە بۆش بکەم ئەم تەبایی و لێبوردەیە کە لە نێوان ئیسلامدا هەیە بەرامبەر کەمەنەتەوەیەکانی تر، ڕێک ڕاستیەکەی بڵێم ئەمەمان لە قەشە و کڵێسا و جاتەکانی لەندەن و دانیمارکەوە وەرنەگرتووە. ئەمە بەرهەمی چییە؟ بەرهەمی منارە و مزگەوت و قال الله وقال الرسول لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين ولم يخرجوكم من دياركم أن تبروهم وتقسطوا إليهم إن الله يحب المقسطين. ئەمە فەزلی ئیسلامەکە کە ئیسلام تاکی مسلمان بەو شێواز لەوانەیە لە لادەیەکی هەڵەبجە لادەیەکی کۆیەدا لە سەردەمەکانە مسلمان و کەمە ئاینەکانی تر بە یەکەوە ژیاون. بابای نەخوێندەوار ئەگە خوێندەواریشی نەبوو بێت، ئەو فەهمەی هەبووە، ئەو تێگەیشتنەی هەبووە لە فیترەتەوە کە خوای پەروەردگار جەل جەلالوهو پێغەمبەرێکم عەلەیهی سەڵات وەسەلام فەرمانی بەوە کردووە کە بە شێوەیەکی مرۆڤ دۆستانە بە شێوەیەکی بە چاکترین شێوە هەڵسوکۆل لەگەڵ کەسانەدا بکەین کە لەسەر ئاینی ئێمە نین، بەڵام دەستی هاوکاری و یارمەتیان بۆ ئێمە ڕاکێشاوە. ئاماژە بۆ خاڵش بکەم ئەگەر ئیسلام لە قۆناغێک لە قۆناغەکاندا ئەم خەڵکەی کە 14 سەدەیە وتمە تا ساڵی 1924 هەتا 3/4/1924 ئەمە مێژووە، ئەبێ خۆی باسیکەین. دەوڵەتی ئیسلامی بەرپرس بووە لە پاراستنی هەموو ئەو کەمەنەتەوەیانەی کە بە حەزی خۆیان ویستویانە لە ژێر چەتی ئیسلاما بژین. هەتا ئەو مێژووە ئەگەر ئیسلام زڵموستەمێکی بە ناحەق زلەیەکی لە کەسێکی گاور جوولەکە شوێنکەوتوانی ئاینەکانی تر دابێت، ئەوە لە ماوەی ئەم 14 سەدەیەدا کاتێ ئەم خەڵکانە ئەم کەمە ئاینیانە هەستیان بە ئەمان نەکردایە لە ژێر چەتی ئیسلامیدا، ئەگەر یەزیدیەکان بۆ نمونە کاکەیە بەڕێزەکان هەستیان بە ئەمانێکی تەواو نەکردبێ لە ژێر چەتی ئیسلامدا بە درێژایی ئەم 14 سەدە بچووکترین مەترسی بۆ سەر ژیانیان دروست بووە لایەن موسڵمانانەوە، لایەن دەوڵەتی ڕاستەقینەی ئیسلامیەوە. ئەم ناوچەیان بەجێ دەهێش و کۆچیان دەکرد بۆ ناوچەکانی تر. ئەمە ڕاستەقینەیەکە و پێویست هەموو لایەک بزانن. بەڵام مامۆستا هەر لە نێو دەوڵەتی بەناوی ئیسلامی عوسمانیەکاندا لە سەردەمی تەنان سوڵتان عەبدولحەمیدی دووەمیشدا جەیشێک لە پێی گوترێ سوارەی حەمیدیە لە کوردەکان دروست دەکرێ بەداخەوە ئەوانە جاشەکانی سوڵتان عەبدولحەمید بوون بۆ دژایەتیکردنی ئەرمەنەکان، ینی قات و قڕی و قڕکردنی ئەرمەنەکان. هەتا ئێستاش کێشەیەکە ئەوروپا لەگەڵ تورکیا کێشەی هەیەکەوە دەوڵەتی عوسمانی ئەرمەنەکانی قڕ کردووە و کوردەکانی داوە بە گژیانە لە ئێرانە چەندەها شتی دیکەمان بینیوە. ئەمانە چۆن لە نێو با بڵێن ئاینە مرۆڤ دۆستیەکەی ئیسلاما ڕێ بێتەوە؟ کاتێ مرۆڤ موسڵمان سەی فەرمایشتەکانی خوا جەل جەلالوهو پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم بەڕوونی ئەوە دەبین ولقد كرمنا بني آدم وحملناهم في البر والبحر ورزقناهم من الطيبات وفضلناهم على كثير ممن خلقنا تفضيلا الناس سواسية كأسنان المشط. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ مرۆڤەکان وەکو دانی شانەهەموویان یەکسانن. فەزلی هیچ کەسێک نییە بەسەر هیچ کەسێکی تا تەنها بە تەقوا نەبێت. لە ئیسلامدا ئەوەی کە فەزل لەم ئیسلامەی ئێمەدا ئەمە کوردە ئەوە تورکە ئەوە عەرەبە بوونی نییە، تەنها تەقوا. یعنی لە ناو خودی ئیسلامەکەشدا سەحەحەی ستەمان هەیە، بوخاری مسلیم نەسائی ئەبوو داود ئیبن ماجە ترمذی. هیچ کەسێک لەمانە ڕەکەزیان عەرەب نەبووە،
لەناو کووردا بۆ نمونە ئەم هەموو کەڵە پیاوە هەڵکەوتووە صلاح الدین ئەیوبی ابن خەلەکان ابن صلاحی شارە زووری هەتا دێتەوە بۆ ئەم سەردەمەی خۆمان بە درێژایی مێژوو یعنی لەناو ئیسلامەکەدا ئەوەی کە لەگەڵ کەمەنەتەوەیەکانە دەکرێت بە ناوی ئیسلامەوە بە ناوی خوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێش ئەوەی کە زوڵم بێ لەو کەمەنەتەوەیانە زوڵمە لە ئاینەکەی خۆمان شێواندنی ئەو ئامانجانەیە کە لە ئیسلامدا بە شێوەیە گشتی ئیسلام کە دەوڵەت بوو لەگەڵ واقع هەڵسکۆ دەکات تۆ ئەم خەڵکەی کە ئامادەیە خۆی بە حەزی خۆی دەڵێ من ئامادەم لەژێر چەتری ئیسلامدا بژیم بە تەبایی لەگەڵ ئێوەدا کاری بازرگانیتان لەگەڵا بکەم هاوکاری و تەعاون هەبێت لە نێوانماندا دژایەتیتان ناکەم خۆم مەجبورم حەزم لێیە ئێوە پارێزەری سەروەت و سامان و ماڵ و خێزانم بن هیچتان بەو شێوازە بە ئینساف و تەعام لەگەڵ نەتەوە جیاوازەکانی تردا دەکات بە درێژایی مێژوو بەو شێوازە بووە زۆر باش مامۆستا بێگومان زانایان و عاریفان و شۆڕژگەڕانی کورد لەو کانیە زوڵاڵ و پڕ لە مرۆڤ دۆستی و گەشتبینی و خۆشەویستەی ئیسلامەوە توانیویانە ئیسلامێکی جوان دوور لە توندڕەوی دوور لە ڕەشبینی دوور لە مەرگ دۆستی دوور لە کوشتن و توندوتیژی بهێنەکایەوە و جوانترین مۆدێلی ئیسلامان پێشکەش بکەن صلاح الدین ئەیوبی مەلای گەورەی کۆیە مامۆستا مەلا عەبدولکەریمی مدەڕیز ئەمانە تا چەند بەتایبەت قازی محەممەد شێخ سەعیدی پیران شێخ محمودی حەفید بە ڕەحمەت بن چۆن توانیویانە بەرامبەر بە کەمەنەتەوایەتیەکان بەتایبەت شخصێکی وەکو صلاح الدین ئەیوبی کە چەندە ئەوروپیەکان زۆر پێی معجبن لەو مرۆڤ دۆستی و نەرمونیانی کە بەرامبەر بە نەیارەکانیشی هەبووە تەنانەت سوپاشی ڕاگرتووە لەبەرەوەی کە ئافرەتێکی خاچپەرست لەو کاتا خەریکی دانانی حملەکەیە بێ و لە پێناو پاراستنی شکۆ و ڕێزی ئەم ئافرەتە و گیانی منداڵەکەی ئامادەیە سوپاکەی و ڕزگارکردنی سنوورێکی خاچپەرستەکان ڕاگرێ چۆن زانایانی ئیسلام بەو شێوە نەرمونیان و تەسامح و لە لێبوردەییەوە توانیویانە لەگەڵ کەمەنەتەوایەتیەکان تەعامل بکەن و بەتایبەت لە باشووری کوردستانی کە چەندەها زانای ناودارمان هەبوون زانایانی ئیسلام بە ڕەحمەت بن ڕەحمەتی خۆیان لێبێ کە مێژوویەکی درێژخاوە گەشە بۆ ئێمە لەناو جیهانی ئیسلامیدا یعنی گەلی کورد بەو پاشخانە گەورەی کە لە زاناکانی کاتی ئاوە بۆ پشتەوەی خۆمان دەدەینەوە پاشخانێکی گەورە خەرمانێکی گەورە لە نور و بەرەکەت و ڕۆشنایی لەیان ئەم زانایانەوە لە سەرەتای موسڵمانبوونی کوردەوە ئەم هەموو کەڵە زانایە هاتون بە درێژایی خۆناغە جیاوازەکانی مێژوو خزمەتی ئیسلامیان کردەوە بەو شێوازەی کە خوا جل جلاوە پێغەمبەری عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەم ئیسلامەی گەیاندووە دەخەکانی قورئان و سنەتیان بۆ خەڵکی ڕوون کردەوە لێرەوە دەچینە سەر چی سەر زاراوەیەک بەهاڵە تێگەیشتن لە جیهاد ئەوەی کە فەرمووت صلاح الدین ئەیوبی داخڵبوونی سوپاکەی بۆ ناو شاری قودس دەبەرچی لەبەر خاتی حەملی ئافرەتێک کە منداڵیە بێ دوا دەخات دەگەڕێنەوە بۆ سەردەمی بانگەوازی مەدەنی خوای پەروەردگار جل جلاله کە باسی جیهاد دەکات ئامانجی جیهاد چییە أذن للذين يقاتلون بأنهم ظلموا وإن الله على نصرهم لقدير ئەم زانایان ڕزا و ڕەحمەتی خۆیان لێبێ بەم شێوازە لە جیهاد کردووە لەم ڕوانگەوە سەری جیهادیان کردووە جیهاد وەک خۆی سەیری بکەین خوا جل جلاله پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵاتو وەسەلام بۆ هاوڵەکانی دەفەرمێ أذن للذين يقاتلون بأنهم ظلموا ئێزنماندان بەوەی کە جەنگ بکەن لەگەڵ بێباوەڕاندا بۆ بەهۆی ئەوەی کە ستەمیان لە ئێوە کرد لێرەوە تێدەکەین کە جیهادکردن بۆ چییە بۆ ئەوەیە ئومەتی ئیسلامی گەل و وڵاتە جیاوازەکان خەڵکە ژێردەستەکە لەژێر ئەم چەتری ئیسلامەدا لەژێر ئەم چەتری جیهادەدا کە بەرپا دەکرێت لە بنەڕەتدا بۆ ڕزگارکردنی مرۆڤەکان بۆ سڕینی ئامانج لە ئیسلامدا لە جیهاد بۆ سڕینی فرمێسکی هەژاران و نەداران و دروستکردنی کەشێکی ئارامە بۆ خەڵکی أذن للذين يقاتلون بأنهم ظلموا وإن الله على نصرهم لقدير بەڕاستی بەداخەوە زۆربەی کات بە ناوی جیهادەوە هەم زوڵم لە خەڵکێک دەکرێت کە شیاوی ئەوە نییە زوڵمی لێ بکرێت و هەم خۆمان مسلمانێک بە هەڵا زوڵم لە خودی جیهادەکە دەکات بە شێوەیەکی پێچەوانە بە شێوازێک کە بەو شێوازە حاڵی نەبوو کە لە قورئان و سنەتدا ئاماژەی پێکراوە کاک ڕیاض وەکو چۆن وتمان لە ئاشتیدا ئەم ئیسلامە ئەحکامی تایبەتی خۆی هەیە ئەو خەڵکانش کە دەچنە ساحەی ڕوبەڕووبوونەوە و قیتال
پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە بەردەوامی وەسەتی بۆ سەحابەی کرامەوە بووە کە ڕوو دەکەنە شوێنێک جەنگ بەرۆکتان دەگرێت، ئاگاتان لە پیرەکان بێت، ئاگاتان لە پیرەژنەکان بێت، ئاگاتان لە مناڵەکان بێت، داری بەردار مەبڕن. بەم شێوازە ئیسلام ئەم هەموو وڵاتانە بە نور و ڕۆشنایی خۆی ئەم وڵاتانە ڕۆشن کردوێتەوە. ئەسڵەن لە شاری حمص کە ئەبوو عوبەیدە جەڕاڕزا ڕەحمەتی خوای لێبێ کاتێ بوو بە والی ئەوێ بەبێ هیچ زەبر و زەنگێک زۆربەی ئەو کەمە ئاینە مەسیحیانە کە زۆری نەبوون گاورەکان کە ئەم تەسامح و لێبوردەیی و ئاشتیەی دەوڵەتی ئیسلامیان بینی خۆیان بە ئارەزوی خۆیان بە سنگی فراوانەوە هاتم مستومابوونی خۆیان ڕاگەیان. زۆر باشە. لە ئێستادا ئێمە وەکو موسڵمان کە هەمیشە باس لەوە دەکرێت لە کوردستانە زۆرینەین و لە سەدا لە سەرونەوەدەوە ڕێژەی موسڵمان لە وڵاتە هەیە ئەرکمان بەرامبەر بە کەمە نەتەوایەتەکان چیە لە کاتێکا ئێمە ئێستا وەکوڵێ نە دەوڵەتمان هەیە نە دەسەڵاتمان هەیە نە چەکمان بەدەستەوەیە چۆن بتوانین لە ڕابردوو وەکو چۆن لە ڕابردوودا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و 3-4 خەلیفەی بەڕێزی جوانترین تەعاملیان لەگەڵ ژێردەستەکان و کەمە نەتەوایەتەکان کردو چۆن ئێمەش ئێستا لە ڕوانگەی ژیانی بەفەڕی ئەوانەوە تەعاملیان لەگەڵا بکەین لەگەڵ کەمە نەتەوایەتەکان و چۆن دەستی هاوکاری و پێکەوە ژیان و ڕێز و محبەتیان بۆ درێژ بکەین. کاک ریاض ماواشە بۆ بکەم ئەگە خەڵکێک لاف و گەسافی ئەوە لێ بدا خۆی بکات بە محامی کەمە نەتەوەکان لە کوردستانی ئازیزە ئەوە پێش ئەوان موسڵمانەکان مەحامی و پارێزەری هەتا توە پارێزەری کەمەتەوەیەکان لە کوردستاندا ئیسلام ئەگەر دەسەڵاتی هەبێت ئەگەر دەسەڵاتی نەبێت ئێمە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵاتو وەسەلام کە گەورەترین قوتابخانەی ئومەتەیە دوای قورئانی پیرۆز هەر ئەو دروشمە دووپات دەکەینەوە لە سەردەمی ژێردەستەی ئەهلی ئیسلامدا و لە سەردەمی دەسەڵاتی ئەهلی ئیسلامدا بە دروشمی ئذهبوا فأنتم طلقاء هەڵسوکەوت لەگەڵ ئەم کەسانە دەکەین. ئیسلام بە شێوەیە گشتی لەگەڵ پێکەوە ژیانە ئیسلام لەگەڵ ئەوەدایە کە ئەم هەموو کەمە نەتەوەیە جیاوازانە لەسەر زەویدا ئەم هەموو ئاینە هەیە وتمانەیەکێکە لە سونەتە کەونیەکانی خوای پەروەردگار ئەم ئیسلامە هاتووە خەڵکی نەوەرن هەمووتان بە جیاوازی بیر و بۆچوون دید و تێڕوانینتانەوە لە ژێرچەتی ئیسلامدا بژین بەو شێوازەی کە خوای پەروەردگار دەوێ خوای پەروەردگار بەو شێوازە بپەرستن و تەعایش و پێکەوە بوون و هاوکاری نێوانتان بەردەوام بێت. زۆر باش مامۆستا لە ماوەی ڕابردوودا ڕێکخراوی تیرۆریست و دڕندە و توندوتیژ و مەرگدۆستی داعش لە سایەی ئیسلامەوە بەڵام ئەو ئیسلامی کە سەلەفیەت و وەهابیەت و سعودیە داوایەکان نەگەوەی کە لەسەر چاوە ئومێدبەخشەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم داگەڕاوە بۆ ئێمە کەوتنە وێزەی خەڵکی بەژمەیرەتی عێراق لە سونە لە شیعە لە یەزیدی لە کورد ئامانجیان سڕینەوەی هەموو ئەوانی دیکە بوو غەیری خۆیان تەنها پێ ڕاست بوو حەقی مطلقیان بە خۆیان ڕەوا ئەبینی و تەنانەت کوردی نەوەکانی سەلاح الدین ئەیوبی عەرەبە سونەکان شیعەکان یەزیدیەکان زۆر کەمە نەتەوایەتی و نەتەوە و مەزەبی دیکەیان ئەگە پێیان بکرایە قڕق ئەکرد وە کۆتاییان پێهێنا. چۆن ئێمە لەم هەڵە تێگەشتنەی داعش ئیسلامی پیرۆز بخینەوە پێشاوی خەڵک چۆن وا بکەین کە بڵین ئیسلامی ڕاستەقینەی ئێمە ئەمەیە نەگەوەی کە ئەبوبەکری بەغدادی و دەوڵەتەکەی و ئەوانی دیکە دەیانەوێ کە دژی هەموو جوانیەکن دژی هەموو مرۆڤێکن غەیری خۆیان. کاک ڕیاض دووبارە دەگەڕێمەوە بۆ سەردەمی دەستوری مەدەنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەو نازداریەی خۆی یەقینی هەبوو کە جوولەکەکان چنێ دڕندەن بەڵام لەگەڵ ئەوەدا هات وەکو ئەمری واقع وەکو بەشێک لە دادگەری ئەمە ئیسلامە چونکە ئیسلام لەسەر بنەمای ڕق لەگەڵ هیچ کەسێک هەڵسکۆت ناکات هات دەستوری مەدینەی نووسیەوە بەشێکی زۆری دەستورەکە تایبەت بوو بە ماف و ئازادیەکانی جوولەکە بەم نازاریەی خۆی صلی الله علیه و سلم هات لەگەڵ خودی جوولەکە بۆ دڕندەیە هەڵسوکەوتی کرد. بەڵام ئەگەر بێنەوە بۆ سەردەمی ئەم دەوڵەتەی کە بەو شێوازە ناوی خۆیان ناوەکەم حەز ناکەم ناوەکەشیان بم ئەسڵەن دایکبوونی دەوڵەتەکە ناشەرعی بوو باشە کێ مافی بەواندا کە دەوڵەتێک بە ناوی دەوڵەتی ئیسلامیەوە ئیعلان بکەن بە چ بەڵگەیەکی قورئان و سنەت چ کەسێکی ناوداری وڵاتانی ئیسلامی ئومەتی ئیسلامی پشتگیری دەکردن بۆچی بەو شێوازە لەگەڵ ئەو خەڵکەدا هەڵسوکەوتیان دەکرد ئاخر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە بەردەوامی وەسەتی ئەوە بوو کە ئاگاتان لە خەڵکی لاشەڕ بێت کە لە ناو زۆنی جەنگەکەدانی بۆچی بەم شێوازە لەگەڵ ئەم خەڵکەدا هەڵسوکەوت دەکەی بەڕاستی ئیسلام لە هەموو ئەم شتانە بێبەریە باشە کاکدا من پرسیارێکم باشە ئەم دەوڵەتە بە ناو ئیسلامیەکە دروست بوو باشە جیاوازی ئەم و تیرۆرەکەی
جۆربەر فەرقی چی بوو؟ ئەگەر لەگەڵ مای پیاوی چاکی ئەگەر لەگەڵمانیت ڕەفزت دەکەم. ئەمیش دەیوت ئەگەر ئەهلی سوننەش بی لەگەڵ ماوی پیاوی چاکی ئەگەر لەگەڵمانە بی لەگەڵ ئەوانی ترە بە شێوەیە کاتن بە شێوەیەکی هەرزەکارانە تەڕوشکیان بە یەکەوە سووتان بوونە بیانیەوە بەدەست بێباوەڕانەوە بەدەست گاور و جوولەکەەوە بۆی زیاتر باروتی زیاتر بەسەر وڵاتانی ئیسلامیدا ئەوەی کە بە دەیان سەدە ئەو شارستانیەتی کە مسلمان بنیاتیاننا لە ماوەیەکی کەمدا هەمووی لەگەڵ خاکدا تێقەڵ بوو جگە لەو خوێن و فرمێسک و ناڕەحەتی کە بەسەر خەڵکی بەشمەینەت و بێدیفاع داهات ئاخوتمان ئیسلام کە جەنگێک هەڵدەگرسێت دەوڵەتی ڕاستەقینەی ئیسلامی ئەم خەڵکە بێدیفاع ژمارەیەک نییە جەنگەکە تا جەنگی لەگەڵدا بکەیت یاخود شەکانی بە کۆیلە بکەیتە کەنیزەک یاخود ڕوبەڕووی جەنگێکی بکەیتەوە کە ئەو بەشێک نییە جەنگەکە لە زۆنی جەنگەکەدا نییە. کەواتە مامۆستا ئێمە چۆن بە ئاینێکی مرۆڤ دۆستانە بە ئاینێک هەموو جیاوازەکان قبوڵەکە بە ئاینێک هەموو جیاوازەکان خوێنێتەوە بەرپەرچی ئەم کارە دزێوانەی داعش بدەینەوە یعنی بۆ نمونە خەڵک تا ئێستش لەو قەناعەتایە کە ئەمە ئەوەی داعشەی کا کتومت ئیسلامە چونکە لە مێژوودا ئیسلامی مێژوو ئەم پڕ لەم کارە دزێوانەی کە دەسەڵات خوازان هەر لە ئەمەویەکانەوە هەتا وەکو عوسمانیەکان ئەنجامیان داوە کەنیزەکیان هەبووە خەڵکیان بە کۆیلە کردو خەڵکیان سەر بڕیوە بەڕێزترین کەسیشیان کچەزاکەی پێغەمبەری خوا بۆ صلی الله علیه و سلم کە سەری بردراوی براوە بۆ کۆشکی تاغوتەکانی ئەمەوی لە شام چۆن ئێمە ئاینێکی مرۆڤ دۆستانەی جوان پیشان بدەین بڵێن نەخێر ئەمەیە کانیاوەکەی ئیسلام و ئەمەی داعشەیکە درێژکراوەی خێڵپەرستی و هۆسپەرستیەکانی بەر لە ئیسلامی جاهلیەتە. کاگریاس ئەگەر ئاوڕێ بدەینەوە ئەم خەڵکانەی کە ئەم قسانە قسە و قسەڵۆکان بە ناوی ئیسلامەوە هەڵدەبەستن ئاینی پیرۆزی ئیسلام شتێکە ناکرێت من شتێک بتەکەم لەسەر ئیسلام ماڵ بێت ئیسلام باسمان کرد بەو شێوازە لە کەمەنەتەوەیەکانە هەڵسکۆتی کردووە ئیسلام بە شێواز یعنی ئەم کەناڵانەی کە هاتوون بۆ بەتای لە کوردستانی خۆماندا لەلایەک نەوتەکەیان زیوین لەلایەک خێروبێری میلەتەکەیان زیوە لەو لاشەوە ئەیانەوێ میلەتەکە دووچاری گومان و شوبهە و گیر و گرفتگەن لە عەقیدە و بیر و باوەڕدا ئەمەی کە داعش دەیکات وە کردوویەتی وە خەڵکی تریش کردویانە و چاوی لێ دەکەن لە ڕابردوو لەدا هاتووە بەشێک نییە لە ئیسلام لە ئاینی پیرۆزی ئیسلامدا ڕەفزە ئەم جۆرە کارە هەرزەکارانانە کە لایەن کەسانێکەوە ئەنجام دەدرێت نەفیقی جیادیان خوێندووە توانای هەڵسکەوتکردنیان هەیە لەگەڵ گەلوونەتەوە جیاوازەکاندا بە شێوەیەکدەن بەسەر وڵاتێکدا بەسەر ئاوەدانیەکدا تەڕوش بە یەکەوە دەسووتێن من دەمەوێت زیاتر ڕووکەمە ئەو کەناڵانەی کە شوبهە و گومان بڵاو دەکەنەوە ینی بە درێژایی مێژوو بەتایبەت لەم سەردەمەدا ینی زیڕیان بە خەڵکی کوردستان کردووە ئەگە ئیسلام بێتە سەر حکم هەمومان بەو شێوازە سەرڕابن بە مەرجێک مێژویان شێواندووە ئەوە ئەژوو ئەوە گەز با بێنە بەردەم ڕوبەڕوو قسە بکەین بە درێژایی حکمی چواردە سەدەیی ئیسلام ینی ئەمان بە شێوازێک بێنایەوە کۆمەڵێ کەناڵی کوردیمان هەیە کە ئەنەما ئەم ئیسلامە ئەگەر هاتە سەر حکم کەسبوونی نامێنێت سە زەویدا تەڕوش بە یەکەوە دەسووتێنرێ هەموو ئومەت سەر دەبڕێت بە درێژایی حکمی چواردە سەدەیی ئیسلامی تا ساڵی 1924 چەند دەست بڕدابێ زەنان خلافێک ڕیوایەتێک دەفەرمێ 8 دەست ڕیوایەتێک دەفەرمێ 2 دەست بڕاو بە درێژایی 1400 ساڵ ئەی تۆ چەندە دەبینی لە کەناڵەکانی خۆیانەوە ئەم هەموو ئیهانە و سوکایەتی بە ئیسلام دەکەن لەلایەک سەروەت و سامانی میلەتەکان جیوە لەو لاشەوە ئەیانەوێت لەڕێی بڵاوکردنەوەی درۆ بوختان لەڕێی خەڵکە بەکرێگیراوەکەی خۆیانەوە ئەبێ ئاماژە بۆش بکەم ئەم کەمینانەکە لە وڵاتی ئیسلامیدا هەن ئیسلام پارێزەری مافەکانیانە بەڵام دووبارە ئاماژە بەو خاڵەش بکەم بە درێژایی مێژوو بەتای بە دوای ڕۆمانی خلافەت پێش ڕۆمانی خلافەتیش ئیتاڵیا ئەڵمانیا بەریتانیا فەڕەنسا بە بەردەوامی بە ناوی پاراستنی کەمە ئاینیەکانەوە کە ئیسلام خۆی ئەرکی پاراستنی ئەوانی لە ئەستۆ گرتووە بە بەردەوامی دەستیان وەرداوەتە ناو کاروباری دەوڵەتی ئیسلامی. زۆر باش مامۆستا کاروان کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوە باز لە کۆتا قسە و سەرنجی جەنابەت چێ بەتابەت لە ئێستادا کە ئێستا سبەینە ساڵوەگەری یادێکی نوێی مەسیحیەکانی لە کوردستان ئەم تەسامح و لێبوردەیی و نەرمونیانەی ئیسلامی پیرۆز تا چەند وا دەکا ئێمە بەرامبەر بەم کەمەنەتەوایەتیان لە کوردستان چۆن تەعامل بکەین بەتابەت لە یادەکا کە ئەوان پێیان وا یادی لەدایکبوونی گەورەمان عیسای سەلامی خوا لە خۆی و دایکی بەڕێزیان و کۆتا ئەمەش بکەینە کۆتا پەیامی بەرنامەکە. زۆر باش کاگریاس درێژایی ئەم بەرنامە بەشێکی زۆری تەرخەمان کرد بۆ هاوکاری و تەسامح و لێبوردەیی ئیسلام بەرامبەر بە کەمینە ئاینیەکان ئەمە لەلایەک ئەمە لە ئیسلامدا یەکێکە لە داواکاریەکان لەیان خۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم
وەسیەتی بەردەوام ئەوەیە کە بە شێوەیەکی دادگەرانە لەگەڵ کەمەنەتەوەیەکانە هەڵسوکەوت بکەین بەڵام لەو لاشەوە کە سبەی نەبیرەوەری لەدایکبوونی عیسای عەلەیهی السەلام إن مثل عيسى عند الله كمثل آدم خلقه من تراب ثم قال له كن فيكون خواجه لله دفرمي نموني عيسى عليه السلام هو كي وكو آدم عليه السلام هادو كان لخود دروز كراون چون أو شوازة خلق كرا أمش ببيباو خلق كرا بلام أوان قالوا اتخذ الرحمن ولدا وتيان خواي بوردان من داليه لقد جئتم شيئا إدا خواف جل جلاله دفرمي براستي بختانك زور نابجا ناقولا ينكر لقد جئتم شيئا إدا تكاد السماوات يتفطرن منه وتنشق الأرض وتخير الجبال هدا أفرمي بختانا كان هندق ولبو كبختان ينكر بو خواي بوردان جل جلاله كمن دالي هي خريبو آسمانا كان پارچە بن خەریبوو لە گەورەی بوختانەکەیاندا زەوی دەرز ببات و شاخەکان هەپرون ببن و بکەنەوە سەر زەوی کەواتە ئەم تەسامحە لەلایەک پیرۆزباییکردن لە مەسیحیەکان وەکو بۆ کوڕە گەنجەکانمان کچە گەنجەکانمان بۆ باقی ئومەتی ئیسلامی بە شێوەیەکی نەزانانە نەکەوینە ناو هەڵەیەکەوە بەڕاستی پیرۆزباییکردن لە بۆنێ لەدایکبوونی عیسادا عەلەیهی السەلام لە مەسیحیەکان ئەمە ئەولاتر و نزیکترین بە عیسا سەلام لەو چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە موسای فەرموو من ئەولاتر و ئەحەقترم بە موسا تا جوولەکەکان بە دڵنیاییەوە موسا عەلەیهی السەلام عیسا عەلەیهی السەلام سەلامی خوای لەسەر بێت یەکێک لە بنچینەی عەقیدەی تاکی موسڵمان پیرۆزیەکی تایبەتی هەیە لە ئاینی ئێمەدا یەک لە پێغەمبەر ئولو العەزمەکان بەڵام ئەوەش ئەوە ناکات کە خوا جەل جەلالوه کە فەرمایشتی خۆیەتی کە بەو شێوازە لەقەد کەفەڕ الەذینە قالوا إن الله ثالث ثلاثة ئەوانەی بێبڕوا بوون کافر و بێباوەڕن کە وتیان خوای پەروەردگار جەل جەلالوه یەکێکە لە سێ خوایەکە ئەعیاذ بالله کە ئەوان دەڵێن عیسا مەریەم الله جل جلاله ئێمە وەکو موسڵمانیش بەردەوام لە درێژایی ساڵیادی خۆی و پاکداوێنی دایکی و پەیامە جوانەکە ئەەکەینەوە کەواتە ئێمە ئەولاترین کەوا ئەگەر پیرۆزبایی شتێکە بێت لە خۆمانی بکەین هەمیشە بە چاوی ڕێز و گەورەیەوە ئەو پێغەمبەرە بەڕێزە بەدڵنیا دووبارەیەکەمە سەلامی خۆی لەسەر بێ تەسامحی ئیسلام لەگەڵ مەسیحیەکان و کەمەنتەکانی تر شتێکە و ئەم پیرۆزباییە بە هیچ شێوەیەک دروست مامۆستایان زۆر سوپاس دەکەم ومێ دەکەم شتێکمان بەخشی بێ و باسمان لە پێگەوڕێڵ و حرمەتی کەمەنەتوایەتەکان گرتوێت لە دەوڵەتی ئیسلامیدا زۆر سوپاس دەکەم و بەرنامەکەت ڕازاندەوە سوپاس بۆ جەناب و برایانی هاوکارت سپاس بۆ کەناڵی ئاسمانی پەیام هەمووتان پایدار بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆ ئێوەی عەزیزیش تا بە یەکگەشتنەوەیەکی تر بە خوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ